بینەرانی عزیز ئەم کاتتان باش چاوپێکەوتنی ئەم جارەی NRT لەگەڵ نووسەرێکی دیار و لێکۆڵەرێکی ئەمریکیە ئەویش مایکل ڕوبنە. مایکل ڕوبن لە ئێستادا وەکو لێکۆڵەر لە پەیمانگای ئینتەرپرایزی ئەمریکی AEI وەکو لێکۆڵەر کار دەکات. بواریکاری ئەم نووسەرە زیاتر خۆی لە خۆرهەڵاتی ناوەڕاست دەبینێتەوە بە تایبەتی عێراق و تورکیا و ئێران. ڕەنگە مبالەغەش نەبێت گەر بڵین لە 10 ساڵی ڕابردوودا زۆرترین نووسینی لەسەر باشووری کوردستان بڵاو کردبێتەوە وەکو چاودێرێکی ئەمریکی. ئێمە ئەمڕۆ هەوڵ دەدەین چەند تەورێکی گرنگی تایبەت بە هەرێمی کوردستان و ناوچەکە لەگەڵ مایکل ڕوبن تاوتوێ بکەین، لەوانەش ئەزمموی حکومڕانی لە هەرێم و دیموکراسی و گەندەڵی و پەیوەندیەکانی کوردستان و عێراق و کوردستان و ئەمریکا و گۆڕانکاری و پێشاتەکانی ناوچەکە بینەرمان بن. هەڵۆ مستر مایکل. سڵاو بەڕێز مایکل ڕۆبن، بەخێر بیت بۆ بەرنامەکەمان و سوپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی NRT. با بە قسەکردن لەسەر 20 ساڵی ڕابردوو دەست پێ بکەین. تۆ چۆن پێناسەی 20 ساڵ لە خۆبەڕێوەبردن دەکەیت لە هەرێمی کوردستاندا؟ گەر لە مێژوو بڕوانین هەست ناکەیت ئەزمموونێکی باشە سەرڕای کەم و کورتیەکانی؟ گومانی تیادا نییە کە کوردەکان زۆریان بەدەستێناوە و زۆرن ئەو کەسانەشی کەشایانی ڕێزن بۆ ئەو دەستکەوتانە لە سەرەتای دروستبوونی حکوومەت هەرێمی کوردستانەوە لە کاتی پرۆسەی دابینکردنی یاسوودەیی لە ساڵ 1990 کە لەلایەن ئەمریکاوە بۆ بەرگری لە کوردەکان ئەنجام درا. هەر لەو کاتەوە ئەوەی کوردەکان تا ئێستا بەدەستیان هێناوە لە ڕاستیدا سەرسوڕهێنەرە. من دڵنیا نیم کە نمونەی دیکە یاوشێوە لە جیهاندا بوونی هەبێت. سەدام حوسێن ڕایوا بوو کە دەتوانێت کوردەکان برسی بکە و پێداویستیان لێ ببڕێ و ناچاریان دەکات خۆ بەدەستەوە بدەن، بەڵام لە بەرامبەردا کوردەکان ڕزگاریان بوو بەهێز بوون. بە درێژایی ساڵانی 90ەکان کوردەکان لە ژێرباری دوو ئابلۆقەدا بوون. لەلایەکەوە نەتەوەیەکگرتوەکان ئابلۆقی خستبوونە سەر و لەلایەکی دیکەشەوە بەدەست ئابلۆقی حکوومەتی ئەو کاتی عێراقەوەدا ناڵاند. لەگەڵەوەشدا بەو پێشکەوتنەی لە کوردستانی عێراقدا هاتاراوە کورتپیشانی جیانیدا کە کێشەکە لە ئابلۆقە و سزاکاندا نییە وەکو سەدام حوسێن وتبووی، بەڵکو کێشەی ڕاستەقینەی دیکتاتۆرەتی سەدام حوسێن بوو. هەرچۆنێک بێت خۆشبەختانە نابێت ئەو پێشکەوتنانەی لە ڕابردوودا بەدی هاتوون ببنە بەدیلێک بۆ پێشکەوتنەکانی داهاتوو. هەر سەبارەت بە ساڵانی 90ەکان هەست ناکەیت کەمی شارەزایی و ئەزمموی حکومڕانی وای لە سەرکردە و بەرپرسە کوردەکان کردبوو کە بە شێوەیەکی باش فەرمانڕەوایی دەکەن؟ بێگومان ئەوە تاقیکردنەوەیەکە. کوردەکان ئەزممویان زۆر بووە. ئێوە تەنها ئەزمموی پێشمەرگاتیتان نەبووە لە چەند وڵاتێکی جیاوازەوە، بەڵکو کورد ئەزمموی چەندین کەسی پرۆفشناڵ و شارەزایی هەبووە کە خوێندنیان لە ڕۆمانیا، لە ئەوروپای خۆرەڵات یان لە یەکێتی سۆڤێت تەواو کردووە. ئەمەش مانای ئەوەیە کە ئەزمموی جیاواز بوونی هەبووە. بەڵام بۆ نمونە ئەزمموی کوردی دیکە هەیە کە ئەزمموی خۆی لە خۆرئاوا وەرگرتووە. سعدی بەرزنجی بۆ نمونە سەرۆکی کۆچکردووی زانکۆی سەلاحەدین. مەبەستم سەرۆکی پێشووی زانکۆی سەلاحەدینە. پێم وابێت لە زانکۆی سۆربۆن خوێندوویەتی، کەواتە کورد خاوەنی گەلێک هەل بووە بۆ زانین و شارەزایی تا بەکار بێنرێن و سوودیان لێ ببینرێت. بەڵێ، تۆ پێت وایە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەم هەلانەیان ئیستیغلال کردبێت؟ ئەگەر قسە لە سەرهەلەکان بکەین، بێگومان سەرکردە کوردەکان کە هاتن بۆ دەسەڵات خاوەنی ئەزمموی خۆیان بوون. گومانیشی تێدا نییە کە ئەوان ئیستیغلالی قەیرانەکەیان کرد بۆ ئەوی چاکسازی نەکەن. لەگەڵ ڕێزمدا بە بڕوای من زۆربەی سەرکردە کوردەکان تێدەگەن لەوەی کە لە جیهانی دەرەوەدا چی دەگوزارێت. هێندە هەیە کە ئەوان پێیان وایە کە لە بەرژەوەندی تایبەتی ئەواندا نییە کە سوود لەو وانانە وەربگرن و بەکاری بێنن. بۆ نمونە باوای دابنین کە تۆ سەرکردەیەکی دیاری کوردیت، تۆ بڕیار دەدەیت کە کوڕەکەت یاخود کوڕەکانت بنێرێت بۆ خوێندنی زانکۆ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، با بڵین زانکۆیەکی ئەمریکی، تەنها لەبەر ئەوەی کە کەسێک لە زانکۆیەکی ئەمریکی دەخوێنێت و بە پلە و بڕوانامەیەکەوە دەگەڕێتەوە کە ڕەنگە باوکیشت پارەیەکی زۆری بەو زانکۆیەش دابێت. تۆ کە دەگەڕێتەوە ئەمە وا ناکات کە ئەو کەسە کەسێکی لیبراڵ و ئازادبیر بێت. ڕەنگە تۆ بیتەوە و بڵیت من خاوەنی بڕوانامەی زانکۆیەکی ئەمریکیم، بڵێیت من کەسێکی دیموکراتم، بەڵام دەکرێت تۆ هەر کەسەکەی پێشوو بیت و دەکرێت کەسێک بیت کە ڕۆژنامەنووسان بڕفێنیت. باشە، باسی زانکۆت کرد. پێت وایە بەرپرسەکان مافی ئەوەیان هەبێت مناڵەکانیان بۆ خوێندن بنێرنە دەرەوە و کەسانی دیکە ئەو مافەیان دەبێت؟ باشە، ئەوان مافی ئەوەیان هەیە کە منداڵەکانیان بۆ زانکۆکانی دەرەوە بنێرن، چونکە ئەوان دەڵێن کە پێشمەرگە و خەباتگێڕ بوون و ئەم جۆرە قسانە.
ئەوەی من دەمەوێت بڵێم ئەوەیە کە ئەوان مافی ئەویان نییە فەرق و جیاوازی بکەن، ئەوەی ئەوان پێویستە بیکەن ئەمەیە شتێک کە هەرێمی کوردستانی عراق نیەتی نووسنگەیەکی ئاماری پرۆفشناڵە. لە ڕاستیدا هیچ کێشەیەک لەوەدا نییە کە سکۆلەرشیپ بیان منحەی خوێندن بدرێت. لە ڕاستیدا هەندێک لە کچان و کوڕانی بەرپرسە دیارەکان منحەی خوێندن بەدەست دێنن. هەروە هەندێک لە ئاوارەکانی ناوخۆ مناڵانی ئاوارەکانی کەرکووک کلیاتووی ئەویان تێدایە کە منحەی خوێندن بەدەست بێنن. ئەوەی حکوومەتی فەرمانڕەوا دەترسێت لەکردنی بڵاوکردنەوەی ئاماری هەموو منحەکانی خوێندن کە تا ئێستا دراون. ئەوان پێویستە ئاشکرای بکەن کە هەر ساڵە و چەندی منحەکانی خوێندن بەخشراوە بە ئەندامانی خێزانی بارزانی و چەندی چووە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و چەندی بۆ گۆڕان و چەند کورسیەکیان بۆ پارتە سەربەخۆکان دانراون. لێرەدا دەبێت بڵێن کە هۆکاری ئەوەی کە حکوومەتی فەرمانڕەوا نایانەوێت ئامار بخەنە بەردەست ئەوەیە کە ئەوان نایانەوێت داوڵاتیان ڕاستیەکان بزانن. با پرسیارێکت لێ بکەم کە ڕەنگە پرسیاری بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێم بێت. کاتێک تۆ پرسیار لە سەرکردەیەک یان بەرپرسێکی کورد دەکەیت بۆ بەو شێوازەی ئێستا ژیان بەسەر دەبیت، وەڵامیان هەمیشە ئەوەیە کە ئەوان لە شاخدا ژیاون، خەباتیان کردووە، نەهامەتی و سەختیان بینیوە بەر لە نەوەدەکان لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان و پێشتریش. تۆ پێت وایە کە پێشمەرگەبوون و ئەوەی کە کەسێک بوو بیت کە بەرگریت لە وڵاتەکەت کردووە لە ڕابردوودا پاساوێکی منطقی بێت بۆ ئەوەی بەو شێوازەی کە ئێستا لە کوردستاندا دەبیدرێت بژین و ژیان بەسەر ببەن؟ هەرگیز گەندەڵی پاساوێکی باشی نییە. هۆکاری خەبات و جەنگینی پێشمەرگە خەبات بوو لە دژی زەبر و زەنگ. ئایا ئەم شتە لە ئەوروپا و ئەمریکا ڕووی داوە؟ سەرکردەکان بڵێن ئێمە وامان کردووە؟ نەخێر، شتێک بوونی نییە بە ناوی ماف و ئێستحقاقی هەمیشەیی. حقیقەتی باسەکە ئەوەیە کە پێشمەرگە لە شاخەکان دەجەنگا لە پێناو ئازادی. ئەوان وتیان لە پێناوی دیموکراسی خەباتیان کردووە. ئەگەر بگەڕێنەوە سەر باسەکەی پێشومان سەبارەت بە مۆدێلەکان و تێگەشتنیان بە باسەکان، بەداخەوە دەبینین هەندێکیان بڕیاریان داوە کە وێنەی سەدام حوسێن بێنە خوارەوە و لە بەرامبەر داوێنی چەندین سەدامی نوێ هەڵبواسن. لە کاتێکدا دەبێت بیرۆکەکە ئەوە بێت کە وێنەی سەدام بێنرێتە خوارەوە و شەڕ لە پێناو دیموکراسیدا بکرێت. ئەمەش بە مانای لێپرسینەوە دێت و بە مانای ژیان لە ژێرچەتری یاسادا دێت، بەبێ گوێدانە ناوی خێزان و بەبێ گوێدانە مێژووی بنەماڵەکە. بڵێ کەواتە مەبەستی تۆ ئەوەیە کە لە کوردستان وێنەی سەدام حوسێنمان لابردووە و چەندین هاوشێوەی سەداممان هێناوە؟ نەخێر، مەبەستی من ئەوەیە ئێوە وێنەی سەدام حوسێنتان لابردووە، بەڵام مۆدێلی ئەو جۆرە حکومڕانیە ڕوێنراوە و زەرەکراوەتەوە. هیچ نەبێت لە مێشکی هەندێک خەڵکدا هەندێک ڕایان وایە کە سەدام سەری کێشەکە بووە، بەڵام تەنها سەدام کێشە نەبوو، بەڵکو ئەو ڕژێمەی ئەو نوێنەرایەتی دەکرد کێشە بوو کە ڕژێمی دیکتاتۆرێت و سیستمی حکومڕانی خێزان و بنەماڵە بوو. کاتێک من دەڵێم کە نابێت وێنەی سەدامێک لا بدەین و وێنەی سەدامێکی دیکە بێنین، مەبەستی من ئەوەیە کە نابێت بیرۆکەی فەرمانڕەوایی خێزانێک لا بین و بە فەرمانڕەوایی خێزانێکی دیکە جێگەی بگرینەوە، بەڵکوەوەی پێویستە ئەنجام بدرێت ئەوەیە کۆمەڵێک بنەما جێگیر بکرێن. ئازادی ڕادەربڕین و ئازادی ژیان، دیموکراسی، شەفافیەت و لێپرسینەوە. بۆ ئەوەی عادلیش بین زۆربەی پێشمەرگەکان بۆ ئەمڕۆ خەباتیان کردووە. ئەوەی ئەبێت وریابن لەکردنی ئەوەیە کە تەنها لەبەر ئەوەی هەندێک لە پێشمەرگەکان چوون بۆ شاخەکان و گەڕاونەتەوە کە ڕەنگەتیاندا هەبێت کێشی 150 کیلۆبێت و لە خانی خۆش دانیشتون و کەسیش نازانێت لەکوێ پارەیان هێناوە. لەم قسەیە مەبەستم هەموو پێشمەرگەیەک نییە. چەندین پێشمەرگەی زۆر شەرەفمەند تا ئەم ساتەش لە پێناو ئازادیدا خەبات دەکەن. هەروەها گەنجتریش بە تایبەت ڕۆژنامەنووسان هەمان کار دەکەن. بابینە سەر باسێک کە لە ناوەڕاستی نەوەدەکان ڕوویداوە و شتێکە کە هیچ کوردێک شانازی پێوە ناکات، ئەوی شەڕی ناوخۆیە. لە شەڕی ناوخۆی نێوان یەکێتی و پارتیدا چەندین کوردبوونە قوربانی. ڕای تۆ چییە لەسەر ئەو شەڕە؟ ئایا ئەمە دەرەنجامێکی سروشتیە لەو ڕووەوەی کەسانێک تازە هاتبنە سەر تەختی دەسەڵات بۆیەش جەنگی ناوخۆ ڕوویدا بێت؟ نا نەخێر، ڕوودانی شەڕی ناوخۆ سروشتی نییە، هیچ پاساوێکیش بۆ ڕوودانی نییە. هۆکاری ڕوودانەکەشی بۆ ویست و نەویستن دەگەڕێتەوە، یەک بۆ بەشکردنی هێز و دوو بۆ گەندەڵی دەگەڕێتەوە. ڕاستێکی شەیە کە هێزگەلی جیاواز لە ناو کوردستاندا لەگەڵ حیزبە جیاوازەکان یاریان دەکرد. ڕەنگە سەدام لەلایەک و ئێرانیش لەلایەکی دیکەوە و بەم شێوەیە. کاتێک سەیری ئەو هەموو بێسەر و شوێنە دەکەین، هەرێکە لە بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ خۆی بۆ خۆی کارەساتێکە بۆ ئەو خێزانانەی کە ئازیزانیان لەدەست داوە.
تەنانەت کە سوکاریان تا ئەم ساتەش نازانن ئاخۆ لە ژیاندان یاخود مردوون. هیچ پاساوێک بۆ ئەم کارە نییە. تۆ ناتوانیت بڵیت من پشگیری لە مافەکانی مرۆڤ دەکەم، بەڵام ڕەتی بکەیتەوە کە دەمت بکەیتەوە قسە لەسەر چارەنووسی 3000 کوردی بێسەر و شوێن بکەیت کە ڕەنگە تەنها تاوانیان ئەوە بوو بێت کە وێنەی کەسێکی هەڵەیان لە ماڵێکی هەڵەدا هەڵواسی بێت و ئەمەش هیچ پاساوێکی نییە. ئەمە شتێکە کە کوردەکان شایانی وەڵامێکن بۆی، بەتایبەت کە لە ئێستادا لە 20مین ساڵیادی شەڕی ناوخۆ نزیک دەبینەوە. من ئێستا هیوادارم کە کوردەکان وانەیان لە شەڕی ناوخۆ وەرگرت بێت، چونکە کوردەکان کاتێک دەیانەوێت قسە لەسەر شێوازی ژیانیان بکەن لە ناو چەند دراوسێکی ڕەقدا. هەرێمی کوردستان لەگەڵ سووریا دەژی، لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقدا دەژین، لەگەڵ تورکیا و ئێراندا دەژین. هەموو ئەم وڵاتانە هەوڵ دەدەن بەشدار بن لە گەمەکردن لە هەرێمی کوردستاندا. ئەوان هەوڵ دەدەن دەست وەردەنە کاروباری هەرێم، بەڵام لە کۆتاییدا هیچ کەسێک سیاسێکی کوردی عێراقی ناچار ناکات کە فەرمان لە تورکیا وەربگرێت. هیچ کەسێک ناچاریان ناکات کە فەرمان لە قاسم سولەیمانی فەرماندەی سوپای قودس ئێرانی وەربگرن یان لە نووری مالیکی فەرما وەربگرن. کەواتە لە کۆتاییدا کە دەبینین گرژەکان دووبارە بەرەو ئاڵۆزی دەڕۆن، ئەمجاریان لە نێوان تورکیا و ئێران. من ئومێدەوارم کە کوردەکان بەرگری لە هەموو شتێک بکەن کە لارێمی کوردستان بەدەستیانێناوە، نەک بچن لەبەر خاتری پارە. مەبەستم لە هەندێک سەرکردەی دیاریکراوە کە نابێت ڕێگە بە خۆیان بدەن جارێکی دیکە بەکار بهێنرێنەوە. هەر بە قسەکردن لەسەر شەڕی ناوخۆ پێت وایە کە داوای لێبوردنێکی ئاسایی لەسەر شەڕی ناوخۆ لەلایەن سەرکردەی دوو پارتە دەسەڵاتدارەکەوە بەس بێت؟ لە کۆتاییدا ئەمە پرسیارێکە کە پێویستە کوردەکان وەڵامی بدەنەوە. لێرەدا مۆدێلی زۆرمان لە بەردەستە سەبارەت بە ئاشتی و پێکەوە ژیان. بۆ نمونە لە ئەفریقای باشوور چی ڕوویدا دوای ڕوخانی ڕژێمی ڕەگەزپەرستی، بەڵام لە جەوهەری ئەم نمونانە ئەوە دەبینین کە پێش ئەوەی داوای بەخشین بکەن لە ڕاستیدا دەبێت حەقیقەت بڵێن، بەڵام هیچ کام لە سەرۆکانی دوو پارتە دەسەڵاتدارەکە تا ئێستا ویستی دەرخستنی ڕاستیەکانی پیشان نەداوە. لە دوای شەڕی ناوخۆ یەکێتی و پارتی کۆتاییان بە شەڕی نێوانیان هێنا لە ڕێگەی واژۆکردنی ڕێکەوتنامەیەکی استراتیژیەوە. ڕایتۆ لەبارەی ئەو ڕێکەوتنامەیەوە چییە؟ لە کاتی کۆتایەتنی شەڕی ناوخۆدا ئەمە کارێکی ژیرانە دەردەکەوت، بەڵام نەدەبوو ڕێکەوتنامەیەکی هەمیشەیی بێت. مەبەست لێ ئەوە نییە کە بۆ هەتاتایی بێت. ئەگەر تۆ بە دوای دیموکراسیەکی ڕاستەقینەدا دەگەڕیت، پێویستە تۆ بەرپرسیار بیت لە وڵاتەکانت. پێویستە تۆ ئامادەی ئەوە تێدا بێت کە لە هەڵبژاردنێکدا بدۆڕیت و وانە لەو دۆڕاندنە وەربگریت و ڕۆژانێکی دیکە ڕکابەری بکەیتەوە. تۆ ناتوانیت هەروە بە ئاسانی هەڵبژاردننی شارەوانەکان دوا بخەیت تا ئەو کاتەی کە دەگەڕێتەوە ڕێکەوتنێک سەبارەت بە ئەنجامی هەڵبژاردنەکە و تەنانەت بەر لەوەی کاوڵاتیان بچن بۆ سندوقەکانی دەنگدانیش. لە کۆتاییدا کاتێکیش باسەکە دەگاتە سەر سەرۆک بارزانی و مامجەلال، ئایا تۆ دەتەوێت وەکو حوسنی مبارەک یاد بکرێتەوە یاخود وەک نیلسۆن ماندێلا؟ ماندێلا سەرڕای ئەو هەموو نەهامەتی کە چەشت بووی و وەکو هەر پێشمەرگەیەک ئەویش سەختی بینیوە، بەڵام خۆی وەلا ناو جێگای بۆ کەسانی دیکە خۆش کرد تا بێنە سەر دەسەڵات. ئەمە وا دەکات بە مێژوودا ڕۆبچیت و یاد بکەیتەوە، یانگەر بیانەوێت وەکو حوسنی مبارەک یاخود بەشار ئەسەد بن. شتێکی ڕوودا کە چیان بەسەر هات؟ بەڵێ شتێکی ڕوونیشەکە مێژوو چۆن یادیان دەکاتەوە. لە مێژوودا شتێکی هاوشێوەی ڕێکەوتنامەی استراتیژی بەدی ناکرێت، چونکە ئەوەی ئەوان دەیکەن دیکتاتۆریەتە با ڕێکەوتن و هاوپەیمانیە، نەک دیموکراسی. And it's clear how history will remember them. Because ultimately what you're doing is a dictatorship by coalition rather than having a democracy. کەواتە تۆ ناوی لێ دەدەی دیکتاتۆریەت؟ Yes. بەڵێ. کاتێک پرسیار لە سەرکردەکانی پارتی وێکێتی دەکەیت سەبارەت بە سوودی ڕێکەوتنامەی استراتیژی، ئەوان لا وەڵامدا دەڵێن کە ئەم ڕێکەوتنامەیە گەرەنتیە بۆ ئەوەی جارێکی دیکە شەڕ نەکەنەوە. This agreement put an end, or in other words, it is a guarantee in order not to fight again. ئەم لۆجیکە ڕەنگە لە ساڵی 1990دا مانەیەکی هەبووە، بەڵام ئەو کەسانی کە ئێستا تەمەنیان 15 ساڵە هیچ یادەوەرێکیان سەبارەت بە شەڕی ناوخۆ نییە. ئەوان تەنانەت لە کاتی شەڕی ناوخۆدا هەر لە دایک نەبوون. لە کۆتاییدا ئەوەی ئێمە قسەی لەسەر دەکەین گۆڕینی نەوەیەکە. ئەگەر ئەم شتە زیاتر فراوان بکەین، ئەو کەسانەی ئێستا 15 ساڵن لە ژیاندا نەبوون لە کاتی شەڕی ناوخۆدا، ئەو کەسانەشی ئێستا لە زانکۆن
بەباشی ئەو کاتیان وەبیر نایەتەوە چونکە ئەو کات ئەوان 3 یان 4 یا 5 ساڵ بوون کەواتە کاتێک تۆ نەوەیەکی تەواو نوێتەیە و هاتوونەتە مەیدان ئەوان نەوە کۆنەکە مافی ئەوەی نییە کە بە شێوەیەکی هەمیشەیی دیموکراسی لە نەوە گەنجەکە قەدەغە بکە و لێی زەوت بکات ئێستاش ڕێکەوتنامەی استراتیژی بەجێ دەهێڵین و دەچینە تەوەرێکی دیکەوە ڕای تۆ چییە سەبارەت بە دۆخ و پێگەی کورد لە عێراقی نوێدا بەبەستم دوای ساڵی 2023 پێش هەموو شتێک دەبێت بڵین ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ناوچەکانی دیکە ئەو هەڕەشەیان لەبیر چوو بوو کە لەسەر کوردستانی عێراق بوو لەو کاتەی کە سەدام هێشتا لە ژیاندا بوو ڕۆیەکی تەواوی ژەبوو لەناو عێراق و لە کوردستان و لە زۆربەی وڵاتانی دراوسێش کە سەدام حوسێن لە هەر کاتێکدا بێت کوردستان کۆنتڕۆڵ دەکاتەوە کەواتە ئەو حەقیقەتەی کە سەدام حوسێن ڕۆشتووە و نەماوە خۆی بۆ خۆی بەرەکەتی خودایە و دڵخۆشکەرەیە چونکە بۆ یەکەم جار کوردستان سەرکەوتوو بەهێزە کاتێک سەیری شەقامەکانی سلێمانی دەکەیت کاتێک سەیری هەولێر دەکەیت کاتێک سەیری دۆک دەکەیت تۆ ئەو شتە ئیجابیانە دەبینیت کە کوردەکان دەتوانن دەستەبەریان بکەن کاتێک لە بەردەم هەڕەشەیەکی هاوشێوی ئەوەی سەدام دانین ئەمە شتێکی زۆر ئیجابیە لەگەڵ ئەوەشدا کاتێک سەیری ماوەی نێوان 2003 بۆ 2012 دەکەین ماوەیەکە کە پێشبینیەکان سەبارەت بە دیموکراسی و ئازادی کاتێک لەمڕۆدا سەیری کوردستان دەکەین ئەو چاکسازیانەی کە کوردستان بەدەستیێناوە بەس نین ئەوان دەتوانن 10 جار زیاتر بەدەستی بێنن کە ریفۆرمی سیاسی ڕاستەقینە هەبێت ئەو جۆرە چاکسازیە لە ئێستادا لە کوردستان بەدی دەکرێت لە کۆتاییدا ئەوەی من بیری لێ دەکەمەوە پرسی گەندەڵیە کاتێک بەرپرسانی کورد قسە دەکەن زۆر جار دەڵێن کە لە عێراقی نوێدا دەیانەوێت کە لە دوبەی بچن لە ئێستادا دوبەیش کێشەی هەیە و بێگومان دیموکراسی نییە بەڵام کاتێک کەسێک دەوێت بزنس و کاری بازرگانی لە دوبەی بکات ئەوە ئەو کەسە ناچار نییە کە تەنها و تەنها بازرگانی لەگەڵ خێزانە دەسەڵاتدارەکەدا بکات گومانی تێدا نییە کە خێزانی دەسەڵاتدار تەدەخور دەکا و گەندەڵیش هەیە بەڵام لە ئەمان کادا بنەماڵی دەسەڵاتدار ئەو کەسانە ناکوژێت کە دەیانەوێت کارێکی سربەخۆ دەست پێ بکەن کەواتە لێرەدا جیاوازیەکی دیار و بنچینەی هەیە هەروە لە دوبەی ئەوەش یەکلایی کراوەتەوە کە تەنها خێزانی دەسەڵاتدار سوود و قازانج نەکەن بەڵکو و خەڵکە ئاساییەکەش دەکرێت قازانج بکات و سوودمەند بێت بەڵام پێت وانییە کە لێرەش چەند سو هەلەکان بۆ هەموو کەس یەکسان بێت نەخێر بە هیچ شێوەیەک یەکسان نین وەک پێشتر لەسەر منحەی خوێندن و چوونە دەرەوە قسەم کرد لێهاتووی هێندەی پەیوەندی خێزانیەکان گرنگ نییە تەنها بۆ ئەو منحانەی خوێندن نەبێت کە لەلایەن حیزبەکانەوە سەرپەرشتی ناکرێت بۆ نمونە سکۆلارشیپی فۆڵبرایت کە ئەمریکایەتی تا حاڵی حاضر ئەو دۆخە بەدی دەکرێت کە کاتێک کۆمپانیایەکی ئەمریکی دەیەوێت داولێر بزنس بکات پێیان دەوترێت کە دەبێت ئەم کەسە دیاریکراوانە لە پارتی دیموکراتی کوردستان بۆ کارکردن وەربگیرێن هەر ئەمەش هۆکاری ئەوەیە کە زۆربەی بزنسمان ئەمریکەکان ئەوەیان هەڵبژاردووە کە کار لە کوردستان نەکەن قسەکەم لەسەر کۆمپانیەکانی بواری نەوت نییە با قسەکردن لەسەر منحەی ناردە دەرەوە بۆ خوێندن ئەوەی تۆ باسی دەکەیت لە ڕابردوودا بوو لە ئێستادا دەبینین کە چەندین خوێندکار و چەندین کەس تەنانەت لە خێزانە هەژارەکان و پارتەکانی ئۆپۆزیسیۆنیش دەنێردرێنە دەرەوە و لەوێ دەخوێنن و حکوومەتی هەرێمیش فەند و تەمویلیان دەکات پرسیارەکە ئەوەیە ئایا ئەوان لەبەر لێهاتوویان دەنێردرێن یاخود لەبەر پەیوەندیان بە حیزبەوە پێویستە لێرەدا سیستمێکە بێت و پێش بخرێت کە تیایدا کوردستان مێریتۆکراسی بێت واتە کەسەکان پارە و دەسەڵات لەسەر بنەمای توانە و لێهاتووی بەدەست بێنن ئەو کەسانەی کە بەباشی کار دەکەن ئەو کەسانەی کە لە بوارێکدا زیرەکن و خاوەنی باشترین چانس بن لە کۆتاییدا دەکرێت سەیری گیان بکەین لەو کۆمەڵگایانەی کە پارتێکی دیاریکرا و درێژە پێدەدات ناتوانێت وەکو پێویست گەشە بکات دەکرێت بڕوانینە نمونونەکان لە وڵاتانی ئاسیای ناوەڕاست کە تیایدا ڕێژێکی زۆری گەشببینی بەدی دەکرێت بەڵام تۆ 10 ساڵ پێش ئێستا لە کوردستان بوویت و بە بەراورد بەو کاتە بارودۆخەکان گۆڕاون هەست ناکەیت ڕوانینە کوردستان لە ئەمریکاوە تا ڕادەیەک نائەدالەتی تیادایە بۆ حکومدان بەسەر بارودۆخی ئەم ناوچەیە چونکە زۆربەی خەڵک بۆ چوونی وایە و من خۆم کاتێک گوتارێکی تۆ دەخوێنمەوە ڕژبیریەکی زۆر لە تێڕوانینەکانت بەدی دەکەم سەبارەت بە کوردستان هۆکاری ئەمە چییە؟ read one of your articles
you are too pessimistic about the situation in Kurdistan. What makes you to be so pessimistic about the situation in The Kurdistan? way I always describe myself is this. من هەمیشە بەم شێوەیە وەسفیت خۆم دەکەم. دەکرێت تۆ گەشبین بیت، دەکرێت ڕەشبین بیت، دەشکرێت کەسێکی ئینهیزامی و ڕاکردوو بیت. کەسی گەشبین هەمیشە باشترین شتەکانی کۆمەلگا بەدی دەکا و دان بەبوونی کێشەدا نانێت. کەسی ئینهیزامیش هەمیشە سەیری کێشەکانی کۆمەلگا دەکات و دەست بەرز دەکاتەوە و دەڵێت هیچ شتێک ناگۆڕێت و هیچ شتێک ناکرێت. مندانی پێدا دەنێم کە ڕەشبین و کارەکەشی ئەوەیە. ئەوەی من دەیکەم جەختکردنەوەیە لەسەر هەندێک لە کێشەکان لەگەڵ ئەو بیرۆکەی کە ئەگەر ئەو کێشانە چارەسەر بکرێن بیر بکەنەوە کە کوردستان چەند باشتر دەبێت. ناکرێت لەو خاڵە بوەستیت کە دووبەی بیت، دەکرێت سینگاپورە بیت، دەکرێت دانیمارک بیت، دەکرێت شتێکی زۆر باشتر بیت. تۆ هەمیشە بە شەبەتاڵەکەی پەرداخەکە دەبینیت. With an idea about how to fill it. لەگەڵ بیرۆکەی چۆنەتی پڕکردنی پەرداخەکە ئەمە کلیلەکەیە. هیچ شەرمی تێدا نییە دەست بخرێتە سەر برینەکان و هەوڵی ساڕەشکردنیان بدرێت. ڕاستیەکەیە ئەویش ئەوەیە من کوردستانم خۆش دەوێت و پێشکەوتنیش لێرە بەدی دەکەم. وەکوتم لەبەرەوەی من لە کوردستان ناژیم، لەبەرەوەی بە شێوەیەکی بەردەوام لە ژێر هەڕەشەدا نیم، لەبەرەوەی ترسی ئەوەم نییە کە وەک سۆرانی مامەحەمە و سەردەش عوسمان بڕفێندرێم. هەر ئەمەیە وا دەکات توانای نووسینی ئەو شتانە هەبێت کە کەسانی تر توانای نووسینیان نییە. کەسانی بوێر و چاونەترسی ڕاستەقینە ئەوانن کە لە کوردستان دەژین، ڕۆژنامە نووسەکانن. ئەو نەوەگەنجەن کە سەرەڕای هەڕەشە بەردەوامەکان لەسەریان ناترسنەوەی سەیری دیکتاتۆر بکەن و پێی بڵێن ئیمپراتۆر جلی لەبەردا نییە، کە هێمایە بۆ چیرۆکێکی ئەوروپی کە ئەگەر هاوڵاتی تەواو بەدەنگ بێت و بڵێن شتێک دەبێت بگۆڕێت، ئەوە لە کۆتاییدا هەر دەگۆڕێت. About how if enough people stand up and say this has to change, eventually it will. Well, speaking about سەبارەت بە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق، مەسعود بارزانی سەرۆکی هەرێم لە یەکێک لە وتەکانیدا دەڵێت دووری مالیکی عێراق بەرەو دیکتاتۆریەت دەبات. وتیشی کە مالیکی دیکتاتۆرە و دەیەوێت تاکلایەنانە حکومی عێراق بکات. ڕای تۆ چییە لەم بارەیەوە؟ from his point of view, not from the point of view of the Iraqis. What's your opinion about this? Ultimately, I don't think that Prime Minister Maliki من بڕوام وایە کە نووری مالیکی سەرۆکوەزیران هەمان ئەو دەسەڵاتەی نییە بە سەر ناوچەکانی عێراقدا کە سەرۆک بارزانی بەسەر هەرێمی کوردستاندا هەیەتی. دەبێتەوە بزانین کە شعبێتی مالیکی لە بەغدا لە هەڵکشاندایە، شعبێتی موقتەدا سەدر لە داکشاندایە، شعبێتی ئایەت عەلاویش لە داکشاندایە. گەرمانگی داهاتوو هەڵبژاردن بکرێت، نووری مالیکی زیاتر لە جاران دەنگ بەدەست دەهێنێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە پاساو نییە بۆ ئەنجام نەدانی ریفۆرمێکی دیموکراتی و بەدینێنانی شەفافێت یان لە بەغدا و ناوچەکانی دیکەی عێراق یاخود ڕاشکاوانە لە کوردستان. گەر مەسعود بارزانی بتوانێت دیکتاتۆر بناسێتەوە، ئەوە کاتی ئەوە هاتووە کە سەیری ئاوێنە بکات. Or frankly in Kurdistan. If Masoud Barzani can recognize what a dictator looks like, then it's time he looks in the mirror. Well, before taking a break, you have only 1 minute to answer me. پێش ئەوەی ناوبڕێک وەربگرین یەک خولەکتەیە بۆ ئەوەی وەڵامم بیتەوە. بەراوردکردنی 20 ساڵ حکومڕانی هەرێم بە 9 ساڵی حکومڕانی عێراقی نوێ چی دەبینیت؟ I see Kurdistan thriving. Look, من کوردستانێکی سەرکەوتوو گەشە سەندوو دەبینم. با پێت بڵێم کاتێک من یەکەم جار هاتمە کوردستان لە ساڵی 2000 نەتدەتوانی بە شەو لا دووەکەوە بە هەولێر لێ بخڕیت. ئەمەش لەبەر نەبوونی ئاسایش و سەقامگیری. بەڵام لە ناکاو گەشەکردنێک بەدی دەکەین. من ئەم گەشەکردنە لە بەسڕە بەدی دەکەم، لە نەجەف بەدی دەکەم. ئەمەش کوردستانی پێش 15 ساڵم بیر دەخاتەوە. بەڵام بەغدا هێشتا کارەساتە. بینەرانی عزیز ناوبڕێک و گفتوگۆکەمان لەگەڵ مایکل ڕۆبن بەردەوام دەبێت.